هەڵۆی ئاڵتوونی. هەڵۆی ئاڵتوونی باڵندەیەکی ڕاوچیە و بەگشتی لە نیوەگۆی باکووری زەوی دەژی و لە چاو جۆرەکانی تری هەڵۆ زۆرتر بڵاوە لە ناوچە جیاوازەکاندا. لەگەڵەوەی ڕێژەی ئەم جۆرە هەڵۆیە بەرەو کەمبوونەوە دەچێت و ترسی لە ناوچوونی لەسرە لە بەشێکی فراوانی ئۆڕاسیا و ئەمریکای باکوور و باکووری ئەفریقا بوونی هەیە. ئەم هەڵۆیە لە دەوروبەری جەمسەری باکوور لە سکۆتلەندە، ئەوروپا و ئاسیا و ئەمریکای باکوور دەژی. لە چیاکانی ئاڵپ، وڵاتانی ئیسپانیا و ئیتالیا و یۆنان و سیبریا و ئێرانیش دەبینرێت. ئەم باڵندەیە ڕەنگێکی قاوەی تێری هەیە لەگەڵ پەڕ و باڵێکی قاوەی ڕۆشن یان ئاڵتوونی لە سەر و ملیدا. درێژی باڵەکانی دەگاتە زیاتر لە 2 مەتر و درێژی خۆی 1 مەترە و کێشیان لە نێوان 3 بۆ 6 کیلۆ دەبێت. بەگشتی لە بەرزایی 3600 مەتردا دەژی و هێلانەکەی لەسەر دارە بەرزەکان یان لەسەر چیاکان دروست دەکات. ساڵی 1 یان 2 بێچوو هەڵدەهێنێت. لە هەموو تەمەنیدا لەگەڵ جووتی خۆی دەژی و قەبارەی مێینەکەی گەورەترە لە نێرینەکەی. هەڵۆی ئاڵتوونی لەبەر هەبوونی باڵی گەورە زۆر پێویستی بە لێدانی باڵ نییە و بەهۆی باڵە گەورەکانی سواری چیاکانی هەوا دەبێت. بەگشتی خێراییان دەگاتە 93 کیلۆمەتر لە سەعاتێکدا و بەڵام لە کاتی هێرش بردندا دەتوان خێراییان بۆ 320 کیلۆمەتر لە سەعاتێکدا زیاد بکەن. هەڵۆی ئاڵتوونی بۆی خێرایی و بە سوودوەرگرتن لە قاچ و پەنجە و چڕن و کەبەیەزەکانی ئاژەڵی بچووکی وەکو کەروێشک و سمۆرە تا دەگاتە شیردەرە گەورەکانی وەکو ڕێوی و گورگ و بزنەکێوی و کارمامز ڕاو دەکات. هەروەها بەوەی بەهێزی چاوەکانیەوە دەتوانێت لە دووری 3 کیلۆمەترەوە نێچیرەکەی ببینێت لە کاتی برسێتی و نەبوونیشدا کە لاکی ئاژەڵی مردارەوە بوو دەخوات. ئەم جۆرە هەڵۆیە بەهۆی بەهێزی پەنجەکانی نێچیری تا کێشی 8 کیلۆ بەرز دەکاتەوە. بە وتەی شارەزایانیش تەنانەت توانای بەرزکردنەوەی ئاسک و کارمامزیان هەیە. لە هەندێک وڵاتی وەکو مەنگۆلیا ئەم هەڵۆیە بۆ ڕاوکردن بەکاردێنرێت و ڕاوی ڕێوی و گورگی پێدەکەن و تەنانەت دەتوانن داڵی ڕەشڕاو بکەن. هەروەها چەندین جاریش بینراوە کە پەلاماری مرۆڤیشی داوە. هەڵۆی ئاڵتوونی چەند جۆرێکی هەیە وەکو هەڵۆی ئاڵتوونی ئەوروپی، ئاسیایی، هیمالایی و یابانی و سیبریایی و ئەمریکای باکوور و گەورەترین قەبارەش بۆ هەڵۆی ئاڵتوونی هیمالایی دەگەڕێتەوە. تەمەنی هەڵۆی ئاڵتوونی دەگاتە نزیکەی 30 ساڵ و ساڵانە 2 هێلکە دەکات و نزیکەی 45 ڕۆژ لەسەریان کڕ دەکەوێت و هەندێک جاریش نێرەکان لە جیاتی مێینەکان لەسەر هێلکەکان دادەنیشن و مێیەکان دەچن بۆ ڕاو. بۆ یەکەم جاریش هەڵۆی ئاڵتوونی لەلایەن سەلاحەددینی ئەیوبی وەکو دروشمێک بۆ هێز و توانەی بەکارهاتوو لە ئێستاشدا هێمای ئەو هەڵۆیە لەسەر ئاڵای چەند وڵاتێکی وەکو عێراق و میسر و سووریا دەبینرێت.